تەیف سامی گرفت بۆ موچەی مانگی 2 دروست دەکات. ئەگەر سوودانی نێتەوە سەرخەت موچەی مانگی 2 زیاتر دوا دەکەوێت. موچەی مانگی 2 موچەخۆرانی هەرێم کێشەی بۆ دروست بۆ بە پێی زانیاریەکانیش تەیف سامی وەزیری دارایی عێراق بە نووسراوێک چەند داواکاریەکی ئاڕاستەی هەرێم کردووە. لە نووسراوەکەدا داوای ئاشکراکردنی داهاتی نەوت و نانەوتی و ڕوونکردنەوە لەسەر داهاتەکان دەکات. سەرچاوێکیش لە دارایی هەرێم دەڵێت بەم جۆرە بێت تەیف سامی گرفت بۆ موچەی مانگی 2 دروست دەکات. وتیشی بەو هۆیەوە ڕەنگە ڕەوانەکردنی موچەی مانگی 2 دوا بکەوێت. بەپێی قسەی ئەو سەرچاوەیە دەبێت دیسانەوە هەرێم داوا لە سوودانی بکاتەوە تا بۆ موچەی مانگی 2 بێتەوە سەرخەت و بڕیاری ناردنی بدات. بەپێی زانیاریەکان ئەمڕۆ ڕێکارەکانی وردبینی لیستی موچەی مانگی 2 لە بەغدا تەواو دەبێت و تەنها بڕیاری ناردنی دەمێنێت کە لە دەستی تەیف سامیدایە. وەزیری دارایی عێراقیش خەرجکردنی موچەی بەستۆتەوە بە ڕادەستکردنی داهات و داوای داتای سەرجەم فەرمانبەرانیش دەکات بۆ هەژماری بانکی. هەرێم داواکە وەک بیانوویەک دەبینێت ماوەتەوە ئەم 2 ڕۆژە و دەبێت پرسی موچەی مانگی 2 تا ڕۆژی پێنجشەممە یەکلای بکرێتەوە. بۆ مانگی 2 هەرێم داوای 950 ملیارد دیناری کردو و بڕیاریشا لەگەڵ هاتنی ڕاستەوخۆ دەست بە دابەشکردنی موچە بکرێت و لە ماوەی کەمتر لە هەفتەیەکدا موچە دابەش بکرێت.